بابەتێکی مێژوویمان وەکو دەستپێک بۆ ئامادەکردوون کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاد لە 7 ساڵ پێش ئێستا کە یاریکی وەرزشی لە شاری سلێمانی کراوە. ئەویش یاری بلیاردە کە ئێستا لەسەر ئاستی جیهان گرنگیکی زۆری پێدرێەوە، لەسەر ئاستی ناوخۆش چەندین یاریزانی بەتوانا هەیە و لە شوێنە جیاوازەکانە بلیارد دەکەن. با بزانین بلیارد کەی بە شێوەیەکی ڕسمی و بە شێوەیەکی ڕێکخراو هاتووەتە شاری سلێمانی و کێ بووە بلیاردی هێناوەتە ئەم شارەوە. بۆ یەکەم جار کە بلیارد هێنرایە شاری سلێمانی لە نێوان ساڵی 1950 بۆ 52 لەلایەن بازرگانێکی ناوداری شاری سلێمانیەوە بوو بە ناوی حسێن تۆفیق کازم ئەفەندی، ناسراو بە حسێن ئەفەنی. لە ساڵی 1902 حسێن ئەفەنی لە گەڕێکی شێخانی شاری سلێمانی لەدایک بوو و لە 1970 کۆچی دوای کردو. پیاوێکی پۆشتە و باڵا بەرز و لە بزخۆش و خێرخواز بووە. ئەم پیاوە بە یەکەمین کەسدا ئەندرێ کە توانیوێتی بۆ یەکەمین جار یاری بلیارد لە شاری بەغدادەوە بهێنێتە ناو شاری سلێمانی نزیکەی 7 ساڵ زیاتر پێش ئێستا، کە شوێنی چایخانەکەی جێگای بۆ کردوتۆ تایدا و خەڵکی فێری یاریەکە بووە. چایخانەی ئەوقاف نزیکەی 300 مەتر بوو، یەکێک بوو لە چایخانە مۆدێرنەکانی سەردەم. لە سەرەتای پەنجاکاندا لەلایەن پیاوێکی دەوڵەمەند زیاتر پەرەی پێدرا. هێنانی هەندێک کەلوپەلی تازە و وەک دۆمینەیەکی نوێ کە لە مادەی زەرد دروستکرا بوو لەگەڵ یاری تاوڵە. هەندێک دەڵێن شەترەنجیش لەو چایخانەیە کراوە وەک یاریەکی نوێ. لە بەشێکی تری چایخانەکەدا یاری بلیارد هەبوو کە یاریکی تازە بووە بۆ شارەکە و خەڵکێکی زۆر دەهاتن و خۆیان فێر دەکرد و یاریان دەکرد. داناز عەبدوڕەحمان ڕۆژنامەنووس لە پێیجی وێنە کۆنەکانی شاری سلێمانی ئەم بابەتەی بڵاو کردوتەوە و زیاتر نووسیوێتی حسێن ئەفەندی کە خاوەنی یەکەمین کۆگای جلوبەرگی نوێ و مۆدێرن بوو لە چەندین کاری تریشدا پێشەنگ و دەستپێشخەر بوو، وەک کردنەوەی یەکەمین کۆگای ئەکسوارات و هێنانی یەکەمین بۆینباخ و هێنانی یەکەمین شۆڤلێت بۆ شاری سلێمانی. ئەم چایخانەیە لەسەر دیزاین و شێوازی نوێ کراوەتەوە کە خەڵکێکی زۆر لە دەوری ئەو چایخانەیە کۆ دەبوونەوە و خەمی ڕۆژگاریان بەبا ئەدا و کاتێکی خۆشیان تیادا بەسەر دەبرد. حسێن ئەفەندی ماوەی چەند ساڵێک کانتینی سەربازی بوو لە شاری ڕەواندز، بۆیە زۆر لە دانیشتوانی ئەو شارەی دەناسی. هەر بەهۆی ئەوەوە زۆربەی کەلوپەلەکانی لە وڵاتانی دەوروبەر دەهێنا و کورسی و مێز و قەنەفەکانی لە شارەکانی تری عێراق هێنابوو، بەتایبەت لە شاری ڕەواندز کە وەستایەکی جوولەکە بۆی دروست کرد بوو لە داری گوێزی پتە و باش دروستکرابوون کە ساڵانێکی زۆر بەرگەی گەرما و سەرمایە نەگرت کە ئەو هەموو کورسیانە بەسەر پشتی وڵاخیش دەهاتن. بلیاردیان بیلیارد یاریەکی دەستیە کە بەهۆی دارێکەوە لە تۆپەکان دەدرێت و دوو جۆر یاری پێ دەکرێت: یاری سادە و یاری ئەلوان واتە ڕەنگا و ڕەنگ. یاری سادە واتە کۆکردنەوەی خاڵەکانی سەر تۆپەکان و یاری ئەلوانیش واتە بردننی یەک جۆر تۆپ. لایەنگرانی یاری بلیارد لە کوردستان بە ڕێژەیەکی زۆرە و یاریزانی سەرکەوتوو لێ هاتووی لێ هەڵکەوتووە. مێژووی بلیاردەکان درێژ و زۆر دەوڵەمەندن. یاریەکە لەلایەن پاشاکان و کۆمۆنەکان، سەرۆکەکان و نەخۆشە دەرونیەکان و خانمان و بەڕێزان و هۆگرانی یاریەکە دەکرێت. لە یاریەکی جیایی وەک کڕۆکێت کە لە باکووری ئەوروپا لە سەدەی 15 و لەوانە لە فەڕەنسا یاریەکە گەشەی کردووە. ئەوانەی یاریەکەیان گواستەوە بۆ ناو ئەوەی گیاکە بەجلی سەوزەوە بۆ مێزێکی دارین بناسێن و لە دەوری لێوارەکان بەستەیەکی سادەیان داناوە. لە جیاتی لەدان تۆپەکان بەدار تەختەیەکی بەناو ماک پێشڕەوی دەکران. زاراوەی بلیارد لە زمانی فەڕەنسیشەوە وەرگیراوە.